مرۆڤ هەر لە دێر زەمانەوە هەوڵی داوە کاراسانی بکات بۆ هاتو چۆکردنی خۆی بۆ ژیانی ڕۆژانەی خۆی گواستنەوەی کەلوپەل و پێداویستیەکانی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بیری لەوە کردوتەوە هەموو ڕێگایەک بەکاربهێنێت بە ئاسانترین شێوە بۆ گەیشتنی پێداویستیەکانی لە سەرەتادا ڕێگای وشکانی باشترین ڕێگا بووە بۆ گواستنەوەی کەلوپەلەکانی لە شوێنێک بۆ شوێنێکی تر بەهۆی ئاژەڵ و گالیسکەی جۆرا و جۆر لە دواییشدا بیرکردنەوە لە ڕێگەی دەریایی لە پاڵ وشکانیەکە هۆکارێکی گرنگ بوو بۆ ئەوەی بتوانێت کارەکانی فراهم بکات. پێش شەڕی جیهانی یەکەم خواستەکانی مرۆڤ بۆ گواستنەوەی کەلوپەلەکانی و دروستبوونی کاریگەریەکی زۆری پیشەسازی لە وڵاتە جۆر بە جۆرەکان لە هەوڵدا بوو بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە پێداویستیەکانی بگوازێتەوە هەوڵیدا لە پێگەیاندن و دروستکردنی هێڵی ئاسمانی و هێڵی شەمەندەفەر کە لە دواییدا لە پێداویستیەکانی سەربازی بەکاری هێنا بەتایبەتی بۆ گواستنەوەی کەلوپەلە سەربازیەکان ئەویش لە چوارچێوەی بنەماکانی جیپۆلۆتیکی زەوی بۆ خواستەکانی سەربازی یەکێک لەو هێڵا وشکانیانەی کامرۆڤ بەکاری هێنا هێڵی شەمەندەفەر بوو کە لەگەڵ خواستەکانی ئەو کاتەی مرۆڤدا هاوگونجاو بوو بەتایبەتی لە ماوەی نێوان هەردوو شەڕی جیهانیدا دەورێکی باڵای بینی بۆ گواستنەوەی پێداویستیە سەربازیەکانی نێوبەرەکانی جەنگ و لە هەندێک کاتیشدا دەوری گرنگی هەبوو بۆ پێداویستی گواستنەوەی نەوتی خاو کە لە ماوەی سەدەی هەژدەهەمی ڕابردوودا گرنگی بەرچاوی خۆی خستە ڕوو. بیرۆکەی دامەزراندنی هێڵی شەمەندەفەر لە عێراق بە شێوەیەکی گشتی و لە باشووری کوردستان و کەرکوو بە شێوەیەکی تایبەتی ئەگرێتەوە بۆ چارەگەی کۆتایی سەدەی 19 ئەو سەردەمەی کەوا عێراق لەو سەردەمەدا دابەش کراوە بەسەر سێ ویلایەتی بەسرا و بەغدا و مووسڵ وەکو بەشێکی کارژێڕی و سیاسی کەوتووە ژێر دەسەڵات و فەرمانڕەواتی دەوڵەتی عوسمانی ئەم بیرۆکەیە لە ڕاستیدا بۆ یەکەم جار لەلایەن ئەڵمانەکانەوە سەری هەڵدا دامەزراندنی هێڵی شەمەندەفەر بەناو دەوڵەتی عوسمانیدا ڕابشێشن ئەوش هۆکاری سەربازی و هۆکاری استراتیژی لە پشتەوە بوو ئەڵمانەکان لە ڕاستیدا دەیانزانی کەوا ڕاکێشانی هێڵی شەمەندەفەر بەناو دەوڵەتی عوسمانیدا شادەماری چالاکی ئابووریە لە ڕاستیدا ئەم بیرۆکەیە بە سێ قۆناغ تێپەڕی قۆناغی یەکەم لە ساڵی 1990 کە بۆ یەکەم جار ئیمتیازی ڕاکێشانی هێڵی شەمەندەفەر لەناو دەوڵەتی عوسمانیدا وەردەگرن کە لە قۆناغی یەکەمدا ئەوایە ڕاکێشانی هێڵی شەمەندەفەر لە شاری بەرلینەوە دەست پێ بکات بە وڵاتی ئیتالیا و اینجا بە وڵاتی بولگاریا تێپەڕی و اینجا لە سنووری شاری ئەستەمبول دەهاتە ناو دەوڵەتی عوسمانیەوە لە قۆناغی دووەمدا لە ساڵی 1999 جارێکی تر ئیمتیازەکان وەرگرتەوە لە دەوڵەتی عوسمانی و فراوانیان کرد هێڵەکەی خۆیان تا گەیشتە شاری قۆنیا و لە قۆنیەوە بۆ ئەنقەرە و لە ئەنقەرەشەوە بۆ ئاسکی شەهر بەڵام گرنگترین ئیمتیاز قۆناغی سێم بوو کە لە 15 ئازاری ساڵی 1930 ئیمتیازێکی تریان وەرگرت ئەڵمانەکان بۆ درێژەدان بەو هێڵە لە ئاسکی شەهرەوە لە شاری ئاسکی شەهرەوە تا بێتە ناو سنووری ویلایەتی مووسڵەوە و اینجا تێپەڕێت بە سامەڕا و تا بگاتە سنووری ویلایەتی بەغدا و لە سنووری ویلایەتی بەغداش بگاتە سەر سنووری ویلایەتی مووسڵ. شەمەندەفەر یاخود قیتار یاخود قەتار من ئەگەر تێبینیت کردوە قەتارم بەکارینە نەموت شەمەندەفەر وشەیەکی فەڕەنسیە کۆنا ئێمە هێناومانەتە ناو کوردی و قیتاریش ڕەگێکی عەرەبی هەیە لە مەقتوورە و شتیوا هاتووە بەڵام وا تێبگەم قەتار بە بۆچینی من قەتار بە مانای کاروان دێ کاروان سەرا کاتێک لە دواییە کادەڕۆن هێستر و وڵاغ و کاتی خۆی کە هۆیەکانی گواستنەوە ئەوانە بووینە پێیان گوتیە قەتار بە بۆچینی من بەکاریانی قەتار بۆ ئێمەی کورد باشترە چۆن ئۆتۆمبیل بۆ یەکەم جار دێتە شارێک و دێتە شوێنێک و خەڵک پێی سیر دەبێ پێوە دەبێ قەتاریش بەم شێوەیە هۆیەکی گواستنەوەی تازە بوو خەڵکە بە سەرسامیەوە دەیانڕوانیە ئەم قەتارە خاستن بە هێلی ئاسنیندا دەڕۆیشت و دوور و درێژ بوو جگە لەوەی هۆڕنێکی زۆر زەبەلاح و ئەوەی هەبوو هەندێک جار لە ناو شارەکان و لە سەنتەری شارەکان
ئەم هۆڕنە دەبیسترا ئەوە خەڵکە وای لێ هاتبوو ئاشنای ئەم هۆڕنە بێ یاخود عشقی ئەم هۆڕنە بێ ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان گوێیان لەم هۆڕنە نەبە دەیان گوت وەکو شتێکیان لێون بوو بێ ئاوا بووە. سەرهەڵدانی هێڵی شەمەندەفەر لە قۆناغێکی سەرەتاییەوە بۆ قۆناغێکی پێشکەوتوتر کە زۆر بە خێرایی پێشکەوتنەکانی بە ئەنجام دەگەیاند لەبەرەوەی خواست لەسەری زۆر بوو لەسەر راستی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری بۆیە بوو بابنەمایەکی گرنگ لە پێناو بەدیهاتنی مەرامەکانی مرۆڤایەتی لە ڕووی ئابووری و پیشەسازیەوە بۆیە هەموو بەرەکانی جەنگ لەو وڵاتانەدا کاتێک کا بڵاو دەبوونەوە بیریان لە دروستکردنی هێڵی شەمەندەفەر دەکرد بۆ ئاسانکردنی سەرباز و پێداویستی سەربازیەکان بە تایبەتی لە ناوچەکانی جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بە هەڵگیرساندنی جەنگی جیهانی یەکەم ڕاگرتن لە هێڵی شەمەندەفەری بەرلین بەغدا وەستا و بەریتانیەکان کاتێک لە ساڵی 1940 بەسرا داگیر دەکەن دەستەکەن بە ڕاکێشانی هێڵێک دوو هێڵ بە دوو ئاراستە ئاراستەیشان لە بەسرا و لە ساڵی 1916 کۆتایی پێهات بەرەو شاری سەماوە ئاراستەی دووەم هێڵی دووەمیشان هەماش لە بەسراوە تا شاری کورد کە لە ساڵی 1970 کۆتایی پێهات و لە ساڵی 1970 هەوڵیاندا هێڵەکەی بەشی ڕۆژهەڵات لە شاری کووتەوە بگەینە بەغداوە لە بەغداوە بە دوو ئاراستەی تر هێڵەکەیان درێژ کردەوە کە ئاراستەیشان بەرەو ڕۆژهەڵات و تا ناوچەی قزلبات و خانەخین دەڕۆیشت و هێڵەکەی تریشیان تا شاری سامەڕا دەڕۆژ. خەڵک زیاتر ئارزووی قەتاری دەکرد لەبەرەوەی لە هەیکەلەوە لە هەیکەلێتەوە جیاواز بوو لە ئۆتۆمبیل. ئۆتۆمبیل بە تەبیعەتی خۆی بە سروشتی خۆی شتێکی بچووکە چەند کەسێک دەچنە ناوی ئەو دەکا بەڵام قەتار کراوە بوو دوور و درێژ بوو خەڵک دەیتوانی تێدا ببزوێ تێدا جم و جۆلی خۆی بکە خەڵکە لە حەیەی دەرونیەوە خەڵکە زیاتر هەستیان بە ئیرتیاح دەکرد لە ئەوەی کە لە ئۆتۆمبیل هەست بکەن ارتیاحی نەفسی لە قەتار زیاتر بوو. عێراق و کوردستان هەر لە سەردەمانێکی زووەوە لەبەر گرنگی شوێنەکان لە ڕووی ئابووری وەکو نەوت لە ڕووی سیاسی و سەربازی وەکو شوێنێکی گرنگ لە ئاقاری دەوڵەتی عوسمانیدا توانیوێتی ببێتە پێگەیەکی گرنگ بۆ بەرچاوی ڕاکێشانی هێڵی شەمەندەفەر بۆ ناوچەکانیان. بۆ دەستنیشانکردن و ئاراستەکردنی ئەم هێڵە شەمەندەفەرە بۆ بەم ناوچانە و وێزگانەدا تێپەڕی لە عێراق بە شێوەیەکی گشتی و لە کەرکووک و باشووری کوردستان بە تایبەتی لە ڕاستیدا سێ فاکتەری گرنگی زانستیمان هەیە کەوا بۆ دەستنیشانکردن و ئاراستەکردنی ئەم هێڵە دەستنیشانەکرێ. فاکتەری استراتیجیمان هەیە، دووەمیان فاکتەری ئابووریمان هەیە، سێمیان فاکتەری جوگرافیمان هەیە. لە ڕاستیدا لە فاکتەری استراتیجیدا دەسەڵاتدارانی داگیرکەری بەریتانی ئەم هێڵەیان دروست کرد واتە مەبەستێکی استراتیجیان هەو بۆ لێکدانەوە یاخود ئەم ناوچە گرنگانە بێکەوە بەستنەوە بە تایبەتی ئەم ناوچانە ناوچەی استراتیجی گرنگ و لە ڕووی سەربازی و لە ڕووی سیاسیەوە ئەمە سەرەڕای ئەوەی بوونی ڕێژەیەکی زۆری نەوت لەم ناوچانەدا ئەمەش هۆکارێکی گرنگە پاڵنەرێکی استراتیجی گرنگە بۆ بەستاونەوەی ناوچە نەوتیەکاندا بە هێڵێکی شەمەندەفەری گرنگ بۆ گواستنەوەیاندا و لە ڕووی سەربازی کورد لە ڕاستیدا ئەگەر ئێمە بینە سەرەکی لە ڕۆژی دامەزراندنی ئەم هێڵە شەمەندەفەرەوە کە لەلایەن بەریتانیەکان و ساڵی 1916 و 17 و 18 لە 20ەکانە تا گەیشتە کەرکووک لە ڕاستیدا بەکارهێنانەکەی تەنها بەس بۆ بەکارهێنانی گواستنەوەی کەلوپەلی سەربازی داژیکەکان بووە. تەنانەت لە زۆر کاتدا بەکاریان هاوردووە بۆ ئاسانکردن و یاخود گواستنەوەی ئەو کەرەستە سەربازیانە و بۆ بەگژاچوونەوەی ئەو شۆڕشانەی کە لەو سەردەمەدا سەری هەڵدا و لە شۆڕشەکانی شێخ مەحموودەوە نەتوانیانە کەرەستە سەربازی و سوپا کەلوپەلە سوپایەکان بگوازنەوە لە ناوچەی باشوور و ناوەڕاستی عێراقەوە بۆ ناوچەکانی کەرکووکە بۆی بە ئاراستەیەکی خێراتر بگەنە سەر شۆڕشەکان و خاپووری بکەن و خامۆشیکە. هەر لە ساڵی 1969دا ڕاکێشانی هێڵی ئاسنینی گالیسکەیی کە پێی دەوترا ترام
کە لەلایەن والی عوسمانیەوە هێنرا بوو کە کۆمپانیای تراموای بەغداد کازمیا سەرپەرشتی دەکرد کە ئەسب گالیسکەکانی ڕادەکێشا پێی دەوترا کاری. بەڵام لە دواییدا وەکو هەمان هێڵ لە نێوان شاری نەجەف و کوفەشدا دروستکرا کە لەو کاتەدا کۆمپانیەکان دەستکەوتێکی سەرمایەی زۆریان دەست دەکەوت. لە ساڵی 1902 ئەڵمانیا ئیمتیازی لە حکومەی عوسمانی وەرگرت بۆ دامەزراندنی هێڵی شەمەندەفەر لە ئەنادۆڵەوە بۆ ناوچەکانی ئەدەنا، حەلەب، مووسڵ، بەغدا. ئەگەر بەهاتایە ئینگلیزەکان بربەست نەبوونایە دەگەیشتە سەرکەنداوی عەرەبی. بەڵام لە دوای ساڵی 1912 ئەڵمانەکان بناغەی یەکەم هێڵی شەمەندەفەریان دانا لە بەرەی کەرخ لە بەغدا کە لە ساڵی 1914دا یەکەم گەشتی دەست پێ کرد کە ئەمە یەکەی کاریگەڕی شەمەندەفەر بوو لە عێراقدا. لە ساڵی 1912 بە تایبەتی کاتێ ئەڵمانەکان و بەریتانەکان ئەگەنە ڕێککەوتنێک بۆ دامەزرانی کۆمپانیایە بەناو کۆمپانیای نەوتی تورکی بۆ گەڕان و پشکنین و وەرگرتنی ئیمتیازی نەوتی ویلایەتی مووسڵ، لەو کاتەشدا ئەم دوو لایەنە ئەگەنە ڕێککەوتنێک بۆ ئەوەی بتوانن بڕێکەون لەسەر ڕاکێشانی هێڵی شەمەندەفەری بەرلین بەغداد بەو پێیە سەرەکەین ئەڵمانەکان مافیان ئەدرێتێت تا بەغدا هێڵەکە ڕابشێشن و بەریتانیەکانیش لە بەسرا و دەست پێ دەکەن هەتا بەغدا ڕای بشێشن هێڵەکە. ئەو لە ساڵی 1913 ئەڵمانەکان دەستیان کرد بە کارکردن و لە حوزەیرانی ساڵی 1914 توانیان هێڵێک ڕابشێشن لە نێوان شاری سامەراوە تا شاری بەغدا بە درێژایی 121 کیلۆمەتر و بۆ یەکەم جار شەمەندەفەر لە عێراقدا لە ساڵی 1904 لە حوزەیرانی 1914 بەسەر ئەو هێڵەدا تێپەڕی. لە دوای ساڵی 1916ەوە کاتێک کە ئینگلیزەکان عێراقیان داگیر کرد لە ساڵی 1920دا با هێڵی شەمەندەفەری مەدەنی عێراقی و لە چوارچێوەیەکی فراواندا پەریان پێدا کە هەموو ناوچەکانی عێراق و کوردستانی گرتەوە و بوو بە سەرچاوەیەکی گرنگی ئابووری و سەربازی و بازرگانی لە نێوان پارێزگاکانی عێراقدا. لە سەرەتادا هێڵی ئاسنەکانی بەرتەسک بوو، بەڵام لە دواییدا پەریان پێدا و فراوانیان کردەوە لەگەڵ خواستەکانی سەردەمدا بگۆنجێت. لە ساڵی 1930 هەتا 1930 بیرۆکەی تر هاتە ئارایەوە بە تایبەتی هەژمون و دەسەڵاتی بەریتانیەکان لە کەنداوی فارسەوە بوو ئەنوش لە باشووری عێراق و لە ویلایەتی بەسراوە دەستی پێ بکەن. بۆیە ئەمە بووە ڕاکێشانی هێڵی شەمەندەفەر بەرلین بەغداد کەوا بیرۆکەی ئەڵمانیەکان بوو بە هۆکارێکی ململالێنە نێوان دەوڵەتە زلهێزەکانی ئەو سەردەمە ئەویش بەریتانیا و ئەڵمانیا و بە درێژایی ئەو دەساڵات لە ئاستی وتوێژ و ململانێدا بوون. ساڵی 1936 کاتێک ڕێکەوتنامەی نێوان بەریتانیا و عێراق مۆرکرا، یەکێک لە خاڵەکانی ڕێکەوتنامەکە پێداگیری عێراق بوو لەسەر گواستنەوەی مڵکدارێتی هێڵی شەمەندەفەری عێراق بۆ ژێر ڕکێفی حکوومەتی عێراق. هەر لە ساڵی 1970ەوە ئەو هێڵەی بەغدا گەێنرایە گەلێک شوێنی عێراق کە تاکو و کەرکووک درێژەی کێشە و لە ساڵی 1945 ئەو هێڵە گەێنرایە هەولێریش. بۆیە ئەو هێڵەی نێوان کەرکووک و هەولێر گرنگێکی بەرچاوی هەبوو لەو کاتەدا. ئەو هێڵە بۆ شاری کەرکووک لە سەرەتاکانی بیستەکانی سەدەی بیستەمدا دەستی پێکرد، بە تایبەتی لە ساڵی 1924 کاتێک کێشەی ویلایەتی مووسڵ کە بەشێکی زۆری باشووری کوردستانی ئێستاکە کە کەوتوبە نێوان بازنەی کێشەی ململانەی نێوان وڵاتی تورکیا و عێراق و بە پشتیوانی بەریتانیەکاندا، بۆیە بە گرنگیان زانی دەسەڵاتدارانی بەریتانیەکان لە عێراق بە گرنگیان داناکەوە حکوومەتی عێراقی بۆ پارەدارکردنی ئەم پرۆژەیە هەوڵ بدات ئەم هێڵە ڕاکێشە تا شاری کەرکووک بگرێتەوە بۆی بێتە فاکتەرێکی گرنگ بۆ لێکدانەوەی بۆ لێکدانی شاری مووسڵ و یاخود ویلایەتی مووسڵ بە عێراقەوە و بێتە فاکتەریشی گرنگ، هۆکاریشی گرنگ لە وتوێژەکانی کۆمەڵی گەلان لەو سەردەمداکەوە بۆ چارەسەرکردنی کێشەی ویلایەتی مووسڵ دەستی پێکردبوو. ئەو بۆ ئەم هێڵە لە شاری کەرکووک دەستی پێکرد و کۆتایی پێهات لە ساڵی 1925 کۆتایی پێدەهات
کە وێزگەکە سەرێکیەکانی ئەم هێڵە لە شاری بەغداوە دەستی پێدەکرد تا دەگەیشتە ناوچەی قەرەتەپە وێزگەی قەرەتەپە و لە وێزگەی قەرەتەپەوە درێژ کرایەوە تا وێزگەی کفری و لە وێزگەی کفری و درێژ کرایەوە تا وێزگەی شاری خورمات و لە وێزگەی شاری خورماتریەوە درێژ کرایەوە بۆ وێزگەی هەفتەغار، اینجا بۆ وێزگەی گوندی بەشیر، اینجا بۆ وێزگەی گوندی عەلیسەرای تا گەیشتە وێزگەی کۆتایی کەوا لە ناو جەرگەی ناوەندی شاری کەرکووک بووە. بەڵام ئەو هێڵەی کەوا درێژ کرایەوە لە ناوەندی شاری کەرکووکەوە بۆ هەولێر لە ڕاستیدا دوای جەنگی جیهانی دووەم دەستی پێکرد بە تایبەتی کارەکانی لە ساڵی 1945 و دەستی پێکرد تا 1949 کۆتایی پێهات و ئەم وێزگە گرنگانەی کە لە ناوەندی شاری کەرکووک تا هەولێر دەستی پێکرد ئەوە بوو وێزگەی یەکەم لە ناوەندی شاری کەرکووک دەست پێ دەکرد تا دەگەیشتە وێزگەی دووەم کە لە گوندی حەساری گەورە بوو و وێزگەی سێمیان دەگەیشتە شارۆچکەی شارەدەی پردێ و لەوێنەوە وێزگەی شتر تا دەگەیشتە گوندی هەمزەکۆر و لە گوندی هەمزەکۆرەوە وێزگەی کۆتایی کەوا ناوەندی شاری هەولێر بوو. هاتنی حکوومەتی بەعەز بۆ دەسەڵات لە عێراقدا گۆڕانکاریەکی گەورەی لا هێڵی شەمەندەفەر دروست کرد کە خستیە چوارچێوەیەکی سەربازی و سیاسیەوە لە هەوڵیەوەدا بوو کە بتوانێت کۆنتڕۆڵی هەموو لایەنێکی ئاسایشی ئەو هێڵە بکە کە لە خزمەتی ڕژێمی بەعەزدا بێت. هەر ئەمەش بوو وای کرد لە پرۆسەی بەعەرەبکردنی کەرکووک و ناوچە کوردیەکاندا هەستا بە هەڵوەشانەوەی ئەو هێڵانە و تەنها هێڵی کەرکووکی بەستەوە بە پارێزگای سەلاحەدین و بەخدا و هێڵەکانی تری کوردستان پشتگوێخرا. بەڕێوەبردن و خاوەندارەتی ئەم هێڵی شەمەندەفەر لە ڕاستیدا وەکو باسمان کرد لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە بەدەستی بەریتانیەکان بوو و ئیداریەکی سەربازی واتە لەلایەن سەربازەکانەوە ئیدارە ئەدرا. ئەوە بوو لە ساڵی 1920 بە دامەزانی حکوومەتی عێراقی هەر خاوەندارەتی و ئیداری بەدەستی بەریتانیەکانەوە ئەمینێتەوە بەڵام ئەگوازرێتەوە لە ئیدارەیەکی سەربازیەوە بۆ ئیدارەیەکی مەدەنی. بەڵام دوای قبولکردنی عێراق لە ساڵی 1932 لە کۆمەڵی گەلان و سربەخۆی وەرگرتنی سربەخۆی لەژێر ماندێتی بەریتانیا دەرچوو. ئەو بوو لە ساڵی 1934 ئیدارەی ئەم پرۆژەیە واتە ئیدارەی پرۆژەی هێڵی شەمەندەفەری عێراقی گوازرایەوە لە ئیداریشی بەریتانیەوە بۆ ئیدارەیەکی مەدەنی عێراقی و پێی یاسای 52 ساڵی 1936 خاوەندارێتەکەشی جارێکتر گوازرایەوە. ئەوە بۆیە لە 14 نیسانی ساڵی 1936 وەکو یادی سربەخۆی هێڵی شەمەندەفەری عێراقی ناوزەند دەکرێت. لە کۆتایی هەفتایەکان و سەرەتای هەشتایەکان قەتار لە عێراقدا نەما بە تایبەتی بەرەو ڕووی هەولێر و کوردستان. ئەمەش هۆکارەکەی دیار بوو کە هۆکارێکی سیاسی بوو. هۆکارەکە ئەو بوو ئەو ناوچە کوردستانیانە داببڕن لە عیلاقە پەیوەندیان نەمینێ بە بەغدا و بەشتیوە. ئەمە هۆکاری سەرەکی بوو بە بیر بۆچنی من. کاریگەریەکی نەک کەمیش گەلێک زۆری هەبوو چکو خەڵکی ناوچەکە ئاشنا بوون بە قەتار. یعنی قەتار و دانیشتوانەکە تێکەڵاوی یەکتر بوون. جۆبیز بوویمە کە پیاوانی سیاسی و پیاوانی چالاک لە ناو قەتارە بڵاوکراوەیان بردووە، بڵاوکراوەیان شاردۆتەوە، بڵاوکراوەیە. ڕەنگە ئەمە شەرهۆکارێک بێکەوە حزبی بەعەز قەتاری ڕاگرت و نەهێشت قەتارەکەوە بێ. فاکتەری هەرە گرنگ بۆ ئاراستەکردنی ئەم هێڵە شەمەندەفەرەدا فاکتەری ئابووریە لە ڕاستیدا. فاکتەری ئابووریش خۆی دەنوێنێ لە نێوان سێ چالاکیدا. یەکەم چالاکی پشت و کاڵیە، دووەم چالاکی پیشەسازیە، سێمیان چالاکی بازرگانیە. لە چالاکی پشتوکاڵی لە ڕاستدا ئەگەر ئێمە بڕوانینە ئەو وێزگە گرنگانی کە ئەم شەمەندەفەر هەر لە بەغداوە پێ پەڕگوێ تا گەیشتە ناوەندی شاری کەرکووک تا گەیشتە ناوەندی شاری هەولێر سەرێکی بە ناوچەیەکی پشتوکاڵی زۆر بە پیتا ڕۆیشتووە و بۆ سوودوەرگرتن لەو بەرومە پشتوکانانی لەو ناوچاندا بەرهەمێنراوە بۆ گواستنەوەیاندا بۆ بازارەکان یاخود بۆ بازارە پشتوکانەکانی بەشی ناوڕاست و باشوور عێراقدا سوودیان لێوەرگتووە. بۆ چالاکی پیشەسازیش لە ڕاستیدا ئێمە ئەگەر بگەڕێنەوە لە ساڵی 1920 کە بۆ یەکەم جار نەوت دەدۆزرێتەوە بە شێوەیەکی بازرگانی لە کەرکووکدا و کۆمپانیای نەوتی تورشی لەو سەردەمە دوای ناوەکی دەگۆڕێت بۆ کۆمپانیای نەوتی عێراقی و لە ناو ناوەندی شاری کەرکووک وا ناساوە بە کۆمپانیای نەوتی کەرکووک. بناغی یەکەم
پیشەسازی نەوت لە ڕاستیدا لە کەرکووکەدا دامەزرێنەیە. گرنگی ئەم بناغە پیشەسازیت تەنها ئەوە نەبووە لە کەرکووە، بەڵکو یەکەم بناغی پیشەسازی نەوت بووە نەک لە عێراقدا بەڵکو لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەو سەردەمەدا بووە وە سوودێکی زۆر گرنگیان لێ بنیوە بۆ گواستنەوەی هەموو ئەو کەلوپەلە کانی کەوا بەکاردەها لە پیشەسازیدا بە تایبەتی کۆمپانیەکە کۆمپانیایشی بەریتانی بوو و لەو سەردەمەدا عێراق لەژێر هەژمون و دەسەڵات و سیاسەتی ماندێتی بەریتانیەکان بوو. هەموو ئەو کەلوپەلانەی کە لە بەریتانیا و لە ڕۆژئاوادا دەهات بە لە ڕێگای دەریاچەکانە و دەگەیشتە بەسرا و لە بەسراوە لە ڕێگای ئەم شەمەندەفەر و دەگوازرایەوە تا دەگاتە ناو وەندی کەرکووک. لە سەرەتای سیەکاندا هەر کۆمپانیای نەوتی کەرکووک لە ڕاستیدا خۆی هێڵێکی شەمەندەفەر لەسەر بووزەی خۆی ڕادەشێشێ لە وێزگەی ناوەندی کەرکووکەوە تا وێزگەی کەیوان کە بە درێژایی 14 کیلۆمەترە بۆ گواستنەوەی کرێکارەکانی بۆ گواستنەوەی ئەو کەلوپەلانی کەوا لە دەرەوەی وڵات دەهات بۆ کۆمپانیا دەهات بەکاریان داهاوە. لە ڕووی چاراشی بازرگانی شۆڕ لە ڕاستیدا ئێمە ئەگەر بینە سەر کەرکووک و ئەو ناوچانە کەرکووک پێگەیەکی جوگرافی و پێگەیەکی بازرگانی زۆر گرنگی هەبوو وە کۆن بووە کەوتۆتە سەر ڕێگایەکی کۆنی بازرگانی کە ناسراوە بە ڕێگای ئاورشم و هەروەها کەوتۆتە سەر بازرگانیەکی ناوخۆی ڕێگایشی بازرگانی ناوخۆی کۆن کە ناسراوە بە ڕێگای شارە زووری کۆن ناسراوە و هەروەها لە پێگەی جوگرافیدا کەرکووک ئەبینین تەنانەت نەک ناوچەکانی باکوور باشووری کوردستان ئەبەستێتەوە بە ناوەند و باشووری عێراقەوە بەڵکو لە ڕێگای ئەم هێڵە شەمەندەفەرەوە توانی بازاری ئۆروپا ببەستێتەوە بە باشووری عێراق و ببەستێتەوە بە باشوور و باکووری کوردستانیش لە ڕووی پێگەی جوگرافیە. بۆیە ئەم ئاراستەکردن و دەستنیشانکردنی ئەم شوێنانەی ڕاشێشانی هێڵی شەمەندەفەر بە خۆڕسکانە نەبووە بەڵکو بە بەرنامەیەکی زانستی جوگرافی ئابووری استراتیجی لەلایەن بەریتانیەکانەوە کاری بۆ کرا. لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە هێڵی شەمەندەفەر بە شێوەیەکی بەرچاو پشتگوێخرا و هێڵەکانی شەمەندەفەر لالایەن خەڵکەوە بەتەڵان برا بە تەواوەتی شوێنەواریان سڕایەوە. هەرچەندە هێڵی شەمەندەفەر لە وڵاتانی ئەوروپادا بایەخێکی زۆری پێدراوە و سەرچاوەیەکی سەرەکیە بۆ گواستنەوە و گەشت و گوزار. ئەگەر بێت و سەیری شەمەندەفەر بکەین ئەو جیهانەی کە لە شەمەندەفەردا هەیە تایبەتمەندی خۆی هەیە و جیهانێکە پڕاوپڕ لە چوارچێوەی ڕوویەکی گەشتیاری و جوانی ئەو ماوەی کە لەو گەشتەدا بەسەری دەبەی بۆیە کەسانێکی زۆر کە گەشتیان بە شەمەندەفەر کردووە بیرەوەری جۆرە و جۆریان هەیە و خۆی دەبینێتەوە لە خۆشی و نەخۆشی ئەو ڕووداوانەی لە نێو فارگۆنەکانی شەمەندەفەردا ڕوودەدات. هێڵی شەمەندەفەر خۆی ڕوویەکی شارستانی و گەشت و گوزاری هەیە. ئەوە ئەگەر حکوومەتی عێراق ئەگەر پەرەی و گرنگی بدایە بەنەوچەند بە تایبەتی باشووری کوردستان شوێنێکی گەشتیاریە و شوێنێکی شارستانیە و پێگەیەکی مێژووی زۆر گرنگی هەوە ئەوە ئەم هێڵەی تەرخان بکرایە یاخود ئەم هێڵەی بقۆستایەتەوە بۆ گەشەکردنی لایەنی گەشتیاری لە باشووری کوردستان و لە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری بەڵام بۆ ئەوەی بۆ فەرامۆشکردنی ئەم ناوچانە هەڵسا بە کۆتایی هێنان بەم هێڵە و فەرامۆشی کرد ئەم هێڵە. قەتار سروشتێکی تایبەتی هەیە خۆشیێکی تایبەتی هەیە دەتوانم بڵێم شەوانی قەتار شەوانێکی دەگمەنە شەوانێکە پڕ تام و چێژ و ئەوەی تێدایە لەبەروەی تۆ هەر لە ئێوارەوە لە ناو قەتاری هەتا بەرەبەیان لەو کاتانە سیر دەکەی ئەو خەڵکەی کە لە ناو قەتارەکان هەرێکە بەلایەک بە شتێک خۆی خەریک کردووە دەبینی ئەوەی دۆمینە دەکا ئەوەی چەند برادێک دانیشتینە نوکتە دەجێڕنەوە ئەوەی کە پاڵکەتیە دەخەوی ئەوی تر زۆرە شتێشتکە دەکا هەرێکە بە شتێک خۆی خەریک کردووە ناخۆشیەکەی تەنیا ئەوە بوو دەنگی قەتارەکەی دەنگێکی زۆر بوو لە ڕۆیشتن ئەو چکەچک و ئەو هەرایە ڕەنگە بۆ خەڵکی نەخۆش و یان خەڵکی بە ساڵاچوو بووبایە سەرچاوی ناخۆشی و سەرچاوی ناڕەحەتی
ئەوە تەنیا ئەوە بوو ئەوە بۆچوونی خۆشمە ڕەنگە هەندێک کەس پێیان وابێ کەوا سەفەری ئۆتۆمبیل خۆشترە و سەفەری ئۆتۆمبیل ڕەحەتترە. جیهانی کارگێڕی شەمەندەفەریش کۆمەڵێک کەس بەڕێوەیان دەبات کە پێک هاتووەلا شۆفێر و کرێکار و پاکەرەوە و جابی و گەلێک کەسی تر کە هەمویان لا خزمەت سەرنشینەکان بوونە بۆ بەسەربردنی گەشتەکانیان بە شێوەیەکی سەلامەت و گونجاو. قەتارەکە بە تەبیعەتی حاڵ شفێری هەبوو ئەوە بڕێوە جگە لە شفێر یەکێک هەبوو کە دەگەڕا دەسوڕا لۆی بزانێ کەس بە قاچاق سواری قەتارەکە نەبووە ئەوە پیان دەگوت تیتی وەکو جابی کاتی خۆی ئەمانە هەبوو جابی بیتاقەی دەبڕی ئەوەش تیتی بوو دەگەڕا هەر کەسێک بیتاقەی پێ نەبووە داوای بیتاقەی لێ دەکرد پێی نەبووە ئەوە ئیجباری دەکرد کەوا بیتاقەیەک دەم و دەست ببڕێ و پارەکەی لێ وەرگێ یان گەر پارەی پێ نەبووە لە نزیکترین وێزگا دای دەبەزاند و ئەوەی دەکرد ئەوزا لێرە زۆر زار لەم حاڵەتانە شتی سەیر ڕووی دەدا مەسەن کاتی تیتی دەگەڕا خەڵکی وا هەبوو کەوا بیتاقەی نەبڕیوە خۆی یان دەچوو ئاو دەستەکە یان خۆی لەلایەک حەشار دەدان لە چۆلاتا تیتیەکە دەڕۆیشت یان جاری وا تیتیەکە دەیگرت و پارەی پێ نەبوو دای دەبەزاند کە لەو دەرکەوە دابەزیوە دەچوو بەلایشکە بە دەرکەشکە بە دەرگایشکەوە سوار دەبەوە ئەو حاڵەتانە ئەم خۆم بە چاوی خۆم دیتبووم هەرچەندە مناڵیش بووم ئەو کات بەس هەستم پێ دەکرد و قەتار لە چوار بەش پێک دەهات بەشی پێشەوەی ئەوە مەچینە هەڵمیەکە بوو کە ئیشی قەتارەکەی ڕادەچێشە بەشی پاشەوی شوێنی تایبەت بوو گوشنەکانی نەرم و ئەوە بوون بە پارەکی زیاتر بیتاقە دەبڕا بەشی سێمی دار بوو تەختەدار بوو ئەوە بۆ پیاوی هەژار و بۆ خەڵکی هەژار و بۆوانە بوو بەشی چوارەمی فارگۆنی گەورە بوون بۆ بارکردنی کەلوپەل یان بازرگانیش جاری وە ئاژەڵیشیان تێدا بار دەکرد وەکو مەڕ و ماڵات و شتیوە